بەڵام مامۆستا سەلام هی ئەوەیە بەشێک کتێبخانە بنێ قاموسی زمانی کوردی لەو کۆرگە گەورانەی ئەگەر بنەماڵەکەی پێیان ئەسڵ نەبێت پێکردی بە دروستکرد چونکە مامۆستا سیمبۆلی ڕەمزی یعنی مەقاسی شوێنی مامۆستا سەلام ئەوەیە. سپاسان دەکەم بەناوی خۆم بەناوی کاک عەبدوڕەحمان فەرهادی بەڵێن دەدەین ئەوەی کە بە ئێمە بکرێت زیاد لەوە بکەین. کامەرە بەرنامەزادە سەرۆکی ڕێکخراوی بووە لە 23/12 ساڵی 2023 پێشنیاری هەرچی دەکرا جێبەجێ بکرات سەنەد یعنی متعەمەد. وەک خەمخۆرێکی مامۆستا بەڕاستی کە بیرم کردەوە سەیرم کرد کۆمەڵگەی کوردی بەگشتی مامۆستا سەلامیان ناوخۆشیان لەبیر کردووە ئەگەرچی چەند ساڵێکە مامۆستا وفاتی کردووە. وەک خەمخۆرێک بیرم لەوە کردووە چی بتوانم خزمەت بە مامۆستا بە بیر و فکری مامۆستا بکەم. ئیتر سەیرم کرد وەکو دیمانێکی ڕۆژنامەوانی کاتی خۆی دیمانێکی تێر سەسەلم لەگەڵ کردووە لە وەکو ئەزمموی نووسین و دواتر چەند وتارێکم سەبارەت بە کتێبەکانی نووسی بوو چەند ڕانانێکم کردبوو. ئیتر هەمویان بوون بە کەرستە بۆ ئەم کتێبە سەلام ناخۆش قەڵەمێک بە باڵای منارەوە. هەولێر یەکێک لە شانازە هەرێ گەورەکانی ئەوەیە کە مامۆستا سەلام ناخۆش خەڵکی هەولێر بووە و هەتا هەولێر ماوە شانازی بە نووسین و بە کار و بە پرۆژەکانی مامۆستا سەلام ناخۆش دەکات. مامۆستا سەلام وەکو ناوەکە خۆی بەڕاستی ئاشتی بوو لە ماڵەوەش زۆر زۆر بەڕێز بوو زۆر هادی بوو منداڵەکانی خۆی زۆر خۆش دەویست ینی ڕێزی تایبەتی لە بۆ من هەبوو ینی بڕوا ناکەم هیچ پیاوەت بۆنەوە ئەی لە بەر خێزانەکەی پشتیوانم بوو پاڵپشتم بوو لە نووسینەکانم چکەم تەرقیەم کرد بە ماستەری زۆر پاپشتم بوو خۆم زۆر خولیایی بەدیهێنانی دکتۆراکەم بوو زۆر هەوڵم لە بۆ دەدا تقریباً 20 ساڵە چاوەڕێم کرد وەختێکە وەرگیراشم کاتەکەی وا بوو زۆر هیلاک بوو زۆر ماندیم بەو کاتی بەس وەختی کۆرۆنای بوو 2019 و 20 ئەوانە تا 21 خۆم خەریکی نووسینەکانم بووم حتا تەرجەمەی ئینگلیزیەکەشی لە بۆ کردم وەرگێڕانە ئینگلیزیەکەی مولەخەسەکەشی لە بۆ نووسیم سبحان الله دوتی خەونم دیتیا تو جێ جدەن دەینی بەس ئەمە لێوێ نەبوو گوتم کو گوتی وەڵام هاتم دانیشتم لە مناقەشەی گوتیانەمە تو بڕۆ دەرێ ئەمیش تووڕە بووم گوتم بۆ جێ جدەن امتیازم دەوێ ئەنی حەزم لە پلێکی بەرزتر بوو بەس سبحان الله نەمزانی کە لەوێ ناوی ڕۆژی مناقەشەی ئەو بەبیر دەهاتەوە زۆر بێ من تەئسیر بوو هەتا لە ئینگلیزی مولەخەسی ئینگلیزیەکەی گوتیا هەندێک شت هەیە بگۆڕە بڕوات هەبی نەمتانی بیگۆڕم گوتم ئەوە مامۆستا تەرجەمەی کردێ بەخوای دەستکاری ناکەم ئینگلیزیەکەم نەگۆڕی زۆر لە کاتی ئەوەی بەڕێز زۆر کەمن ڕۆبێک لە دەریایەک بەرامبەر کە هەوڵ و کۆشنووسنەکانی مامۆستا سەلامی کە کرایە مامۆستا سەلام پێش هەر هەموو ئەوانە کتێبێکی دەکە بە ناوی شاعیرانی هاوسەرقی کورد کتێبەکە نووسەر هەیە 10 کە لە سەیری نووسی 20 کە لە سەیری نووسی نووسەری شەیە ڕەنگە دەقی زۆر جوان لەگەڵ بەرەزی سازم کردو لە کتێبەکەش تێدە کاتی سەلام بۆهۆی نەخۆش مامۆستا سەلام نووسیوێتی لەو سێ بوارەدا يعني ساڵی سێ کتێب بۆ چوار کتێب تابان مامۆستا سەلام پیاوێکی گەورە بوو ئێمە وەکو ستافێک لە ڕێکخراوی بوار هاتین و پێشمان گوتن کە لە 23/12/2023 کۆنفرانسێکی گەورەمان کردو لێرەکە لە شاری هەولێرێ لەسەر مامۆستا سەلام کە پێک هاتووە لە نۆ توێژینەوە لە 3 پانێڵ لە بوارەکانی زمان و هەروەها فکر و هەروەها مێژوو و لێرەشەوە دیارە نخبەیەکی باش لە ڕۆشنبیران و نووسەرانی هەولێرێ بەشدار بوو هەمویان ڕۆڵی مامۆستا سەلام و دەوری مامۆستا سەلام لە خزمەتکردن بە زمان و کللتور و مێژووی کوردیان بەرز نرخان ئێمەش وەکو ڕێکخراوی وار ئامادەی خۆمان دەربڕی بۆ ئەوەی کە ئێستا ئەوەی لە بوو مامۆستا سەلامی زۆر گرنگە ئەوەیە کە کۆبەرهەمەکانی زارێککە کۆ بکرێتەوە ینی کۆی ئەو نووسینانەی کە نووسیوێتی مامۆستا سەلام تەنها وەکو کتێب خاوەنی سەروی 100 کتێبی چاپ کراوە لە تەمەنێکی کورتی خۆیدا جگە لەمە هەموو نووسینێکە لە گۆوار ڕۆژنامەکاندا نووسیوێتی کەواتە زەرورە ئێمە کۆبەرهەمەکانی مامۆستا سەلامی کۆ بکەینەوە و ئێمە ئامادەی خۆمان نیشان دەبەوەی کە هەر لیژنەیەک دروست دەکرێت نووسەران دروستی دەکا ئەکادیمیای کوردی دروست دەکا هەر ناوەندێک دروست دەکا بنەماڵەکەی دروستی دەکا ئێمە ئامادەین بەشدار بین لەو لیژنەیە بۆ ئەوەی کە ئەو جودەی کردومان لەگەڵ مامۆستا سەلامی لەگەڵ هاوڕێتی مامۆستا سەلامی لەسەر ژیان و بەرهەمەکانی مامۆستا سەلامی ئەگەدارین ببین بە بەشێک لە خزمەتکردن بە پرۆسەی کۆکردنەوەی بەرهەمەکانی و هەر خزمەتێک بە زندوو هێرشنەوەی فکر و دیدگای مامۆستا سەلامی پێویستە بکرێت. مامۆستا سەلام ناخۆش ڕۆشنبیر و نووسەر و مامۆستای زانکۆ بوو پێش ئەوەی بابنی مامۆستای زانکۆ بوو بەخۆی نووسەر بوو پەیوەندی لەگەڵ کتێب و ڕۆشنبیر و خوێندنەوە پەیوەندێکی تونند و تۆڵی هەبووە بەرهەمەکانی مامۆستا سەلام پێمانەڵێ بەڕاستی نووسەرێکی فرە بەهرە بوو لە بواری مێژوو لە بواری زمانزانی
لە بواری ئەدەبیات و شعری کوردی، لە بواری ڕەخنەی کوردی، لە بواری ڕۆمانی کوردی، لە زۆر بوارە مامۆستا سەلام بەرهەمی خستۆتەرەوە کتێبخانەی کوردیەوە. دیدی مامۆستا سەلام وەکو پێشتۆزێکی ئێستا گوتم دیدێکی خوداناسانەی کوردانە بوو، باوەڕی تەواوی بڕوای وابوو کە دەکرێت لە ڕێگەی با بڵێن دیدێکی خوداناسانەی پاک و ڕەسەنەوە خزمەتی میلەتەکەی بکە. لەم ڕوانگەیەشەوە لە نووسینەکانی لە بواری مێژوو، لە بواری زمان، لە بواری تەنانەت شعر و ئەدەبیات و ڕەخنەی کوردی، لە بواری پەخشانی کوردی هەموو دەستنە ئەم دەڕژێننی ئەم با بڵێن بازنەیەوە کە مەبەستی بوو بەڕاستی کۆمەڵی ڕاستی ساکاتەوە، مەبەستی بوو کۆمەڵی بابەتی پەراوێز خراو بخاتە بەردیدی خوێنەران و نووسەران. و بەڕاستی ئەوەی بە بۆچوونی من کە تایبەتمەندیە قەڵەمی مامۆستا سەلام دڵسۆزی بوون بوو و معریفە و خوداناسی و زانستی و نەتەوەی بوونی تەکەڵ یەکتری کرد. مامۆستا سەلام تەمەنی خۆی کرد بە تەندروستی خۆی کرد بە قوربانی نووسینەکانی، یعنی دیندارێکی خۆماڵی و نەتەوەبوونێکی خۆماڵیانەی دەدا بۆ کۆکردنەوەی کۆبەرهەمەکانی ئەو کاتەش ئێمە وعدێکمان بە خوێنەراندا بە بەردەربووندا سەلام هەوڵیدا لەو کتێبەی شتێکی زۆر جیاواز بکات، کۆمەڵێک نووسەر کە کەم کەس دەیانناسی بەڵام دەقی جوانیان هەیە. ئیزافەکە جوان بکە کرایە ئەمە مەزانی نەکرایە بەس دەست خۆش بیانی